سلااوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی عزیز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. ئەشکەنجەوازاری بەندکراوان لە زیندانی نەغەدا، گیان لە دەستانی منداڵێک بەهۆی کەمتەرخەمی شارەوانی ورمێ، لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی خۆی، ناڕوونی چارەنووسی دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینا، کوژرا و برینداربوونی 16 کەس لە هێرشی هێزەکانی بەشار ئەسەد بۆ سەر دەیر و زور، کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە دوورگەی لاوان، مانگرتنی کرێکاران لە شرکەتی پەیمانکاری عومران سازانی چابەهار، درێژەی مانگرتنی کامیۆنداران لە ئیسفەهان و بەیانیەی دوو ڕێکخراوی مەدەنی بۆ ئیدانەکردنی سزای ئێعدام. درێژەی هەواڵەکان. ئەشکەنجە و ئازاری بەندکراوان لە زیندانی نەغەدا. ڕۆژی هەینی 19 گەلاوێژ مامورانی ئەمنیەتی زیندانی نەغەدا بە فەرمانی ئەفسەر نیگەهبانی ئەو بەندیخانەیە بە ناوی سەجاد موحەڕەمی هێرشیان کرد سەر بەندکراوان و چەند کەسیان بریندار کرد. بەپێی راپۆرتەکان سەجاد موحەڕەمی بە کاتی بەیانیدا هێرشی کردوتە سەر بەندکراوانی زیندانی نەغەدە و وێڕای پشکنینی ژوورەکان کەلوپەلی بەندکراوانی شکاندووە. کاتێک بەندکراوان لە ئاس هەڵسوکەوتی ئەفسەر نیگەهبانی ئەو زیندانە ناڕەزایەتی دەرئەبڕن، مامورانی گاردی ئەمنیەتی بە فەرمانی ناوبراو هێرشەکەنە سەر بەندکراوان و چەند کەس بریندار دەکەن. گیان لە دەستانی منداڵێک بەهۆی کەمتەرخەمی شارەوانی ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا منداڵێکی تەمەن 9 ساڵی خەڵکی ورمێ لە کاتی کایەکردن لە یەکێک لە پارکەکانی ئەو شارە بەهۆی بەرگرتووی گیانی لەدەستاوە. ئەو منداڵە کە ناوی مانیسا جەلالی بوو لە کاتی کایەکردن بە ئامێرەکانی ئەو پارکە تووشی بەرگرتووی بووە و دەست بە جێگیانی لەدەستاوە. ئەوتەی چالاکانی مەدەنی پێشتر چەند جار لەسەر نائەمنبوونی ئامێرەکانی ئەو پارکە شارەداری و ئیدارەی بەرخیان ئاگادار کردبوو، بەڵام هیچ یەک لەو دوو ناوەندە دەوڵەتیە بایەخیان بە داخوازی خاڵک نەدابوو. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی خۆی. بەیانی ڕۆژی هەینی 19 گەلاوێژ حکمی ئەدامی بەندکراوێک بە ناوی حەسەن سەرخۆش لە زیندانی خۆی جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، دەستگای قەزایی سەبارەت بە هۆکاری لە سێدارەدانی حەسەن سەرخۆش زانیاری بڵاو نەکردوێتەوە و ناوبراوی لە بێدەنگی خەبەریدا ئێعدام کردووە. جێگای ئاماژەیەکە لە ڕۆژانی ڕابردوودا بەلانیکەم 29 بەندکراو لە زیندانەکانی قزل حیسار، زاهیدان، شیراز، سەبزەوار و بەندەر عەباس لە سێدارە دراون. ناڕوونی چارەنووسی دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینا. ئاریا سادقی لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینا خەڵکی شاری سنە و دانیشتووی هەمەدان ماوەی 30 مانگە زیندانی و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی زانیاریەکان، ئاریا سادقی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینا دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامی لە هەمەدانەوە بە تۆمەتی تێکدانی یاسایشی گشتی و هێرشکردن بۆ سەر مەئموری دەوڵەت بە 40 مانگ زیندان مەحکوم و زۆرترین سزا واتە 25 مانگ بۆ جێبەجێکرا بوو. ئێستا ماوەی 30 مانگە ئەو هاوڵاتیە لە زینداندا ڕاگیراوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. کوژرا و برینداربوونی 16 کەس لە هێرشی هێزەکانی بەشار ئەسەد بۆ سەر دەیر و زور. شەوی پێنجشەممە 18 گەلاوێژ سەربازانی ئەرتشی سووریا بە هاوکاری ملیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی هێرشیان کرد سەر چەند گوند لە دەوروبەری دەیر و زور و لە کامی ئەو هێرشەدا 16 کەس کوژرا و بریندار بوون. بەپێی راپۆرتی ڕێکخراوی ڕوانگەی مافی مرۆڤ بۆ کاروباری سووریا، ملیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی هاوڕێ لەگەڵ سەربازانی ئەرتشی سووریا کوێرانە گوندی دەحیلەیان لە دەیر و زور تۆپباران کردووە. لە ئەنجامی ئەو هێرشە وەحشیانەدا 11 کەس گیانیان لەدەستاوە کە 6 کەسیان منداڵ بوون و 5 کەسی دیکەش بریندار. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە دوورگەی لاوان. کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە دوورگەی لاوان ڕۆژی هەینی 19 گەلاوێژ لە ئاست دۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی،
بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنەلی نەوت وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانشینی گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانشینی پرسنەلی نەوت بوون. مانگرتنی کرێکاران لە شرکەتی پەیمانکاری عومران سازانی چابەهار ڕۆژی هەینی 19 گەلاوێژ کرێکارانی شاغڵ لە شرکەتی پەیمانکاری عومران سازی چابەهار لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیە دواخراوەکانیان دەستیان لە کار کێشایە و مانیان گرت. مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی ئەو شرکەتە لە ڕۆژی پێنجشەمەوە دەستی پێکردووە و کرێکاران خوازیاری پێدانی 5 مانگ حەقدەستی دواخرا و پەرداختی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تامینی ئیجتیماعی بوون. درێژەی مانگرتنی کامیۆندەران لە ئیسفەهان کامیۆنداران و خاوەن بارهەڵگرەکانی ئیسفەهان ڕۆژی هەینی 19 گەلاوێژ بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە بڕینی پشکی سوتەمەنی درێژەیان بە مانگرتندا. بەهۆی مانگرتنی کامیۆنداران لە ئیسفەهان بەشێکی زۆر لە کار و چالاکیەکانی ئەو شارە تووشی کێشە بووە، بەڵام بەرپرسانی ئۆستانی ئیسفەهان هیچ هەنگاوێکیان بۆ جێبەجێکردنی داخوازی ناڕازیان و چارەسەرکردنی کێشەکان هەڵ نەگرتووە. کامیۆنداران خوازیاری پێدانی پشکی سوتەمەنی، زیادکردنی نرخی کرێبار و کەمکردنەوەی نرخی پارچەی یەدەکی ئۆتۆمبیل بوون. بەیانیەی دوو ڕێکخراوی مەدەنی بۆ ئیدانەکردنی سزای ئەعدام ڕۆژی هەینی 19 گەلاوێژ دوو ڕێکخراوی مەدەنی لە بەیاننامەیەکی هاوبەشدا ئەعدامی بەندکراوانی سیاسی و مەدەنیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توندی مەحکوم کرد. ڕێکخراوەکانی دایکانی پارکی لالە و کەمپەینی ڕاگررتنی قەتڵی ناموسی لە بەیاننامەکەیاندا وێڕای ئاماژەپێدان بە سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی و چوونەسەرەوەی ڕێژەی ئەعدامەکان لە ئێران پشتیوانی خۆیان لە کارزاری سێشەممانەی نابۆ ئەعدام دەربڕی. ئەو دوو ڕێکخراوە مەدەنیە لە کۆتایی بەیاننامەکەیاندا وازیاری ڕاگررتنی سزای ئەعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بانگشتی سێ ڕۆژنامەوان بۆ دادگای ئینقلابی ئابادان. سێ ڕۆژنامەوانی خەڵکی ئابادان بە ناوەکانی ماندا سادقی، ئارەش قەلعە گوڵاب و کوروش کەرەمپور هاوڕێ لەگەڵ هاوژینی ماندا سادقی بە ناوی ڕەزا محەممەدی لەلایەن دادگای ئینقلابی ئابادانەوە بانگێش کراون. ماندا سادقی لە پەیامێکدا وێڕای پشتڕاستکردنەوەی ئەو هەواڵە ڕایگەیاندووە کە هاوڕێ لەگەڵ هاوژین و دوو ڕۆژنامەوانی دیکە بە ناوەکانی ئارەش قەلعە گوڵاب و کوروش کەرەمپور سەبارەت بە پەروەندەیەکی سەردەمی شۆڕشی جینا لە پاییزی ساڵی 1401 بۆ دادگای ئینقلابی ئابادان بانگێش کراون و ئەبێ ڕۆژی چوارشەمە 24 گەلاوێژ خۆیان بەو ناوەندە قەزاییە بناسێنن. پشتڕاستبوونەوەی حکمی ئەعدامی 6 بەندکراوی سونە مەسهەب لە مەشهەد. دادگای بەڵای کۆماری ئیسلامی حکمی ئەعدامی 6 بەندکراوی بەناوەکانی مالێک عەلی فەدایی نەسەب، فەرهاد شاکری، عیسا عەید محەممەدی، عەبدولحەکیم عەزیم گۆرگیچ، عەبدوڕەحمان گۆرگیچ و تاج محەممەد خورماڵی پشتڕاست کردوەتەوە. ئەو 6 بەندکراوە سونە مەسەبە لە ساڵی 1398 بە تۆمەتی ئەنجامبوون لە گروپی فورقان و پێکێنانی بەرەی یەکگرتووی نیشتمانی سونە مەسەبەکان ئێران حکمی لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرا بوو. دۆسیەی ئەو 6 کەسە دوای هەڵوەشاندنەوەیان لەلایەن دادگای باڵای ڕژیمەوە دووبارە دادگایی کردنەوەکانیان لە دادگای ئینقلابی مەشهەد بۆ جارێکی دیکە ڕەوانەی دادگای باڵا کراوە و ئەم جارە حکمی لە سێدارەدانیان پشتڕاست کراوەتەوە. بەوتەی چالاکانی مافی مرۆڤ دۆسیەی ئەو 6 بەندکراوە کەم و کورتی بنەڕەتی هەیە و دادگای ئینقلابی مەشهەد بەڵگەی پێویستی بۆ سزادانیان نەبووە، بەڵام لەژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان بە ئەعدام مەحکوم کراوە. دوا هەواڵمان سەبارەتە بە ڕێپێوانی چەپگەرەکانی بریتانیا دژ بە فاشیزم. ڕۆژانی پێنجشەمە و هەینی 18 و 19 گەلاوێژ گروپە چەپگەرەکانی بریتانیا دژ بە سەرهەڵدانی فاشیزم لەو وڵاتە ڕژانە سەرشەقام و خۆپیشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا گروپە ڕاستڕەوەکانی بریتانیا بە بیانووی کوژرانی چەند منداڵ لەلایەن تاوانبارێکەوە دژ بە پەنابەرانی ئەو وڵاتە ڕژانە سەرشەقام و
چەند جار هێرشیان بردە سەر شوێنی مانەوەی پەنابەران و چەند کەسیان بریندار کرد. ڕۆژانی پێنجشەممە و هەینی گروپە چەپگەرەکانی ئەو وڵاتە لە شارەکانی بریستۆڵ، لەندەن، ئاکسفۆرد و بیرمنگام دژ بە توندوتیژی ڕێگەزی ڕژانە سەر شەقام و داوایان لە حکوومەت کرد ڕێگە لە سەرهەڵدانی فاشیزم و ڕوودانی شەڕی نێوخۆیی بگرێت. بینەرانی ئازیز، سەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بشین.